بەڵێ دیار ئەوەی موختاری گوندی گرێگا و کۆمەڵێکی زۆر لە گەنج و ئەندامانی ئەو گوندە پەیوەندیان بە ڕێزەکانی یەکێتی نیشتیمانیی کوردستان کرد و هۆکاری پەیوەندیکردنی ئەم برادرانە بۆ ئەوەی دەگەڕێتەوە. دیار بەوتی ئێمە درکمە بە ئەوە کرد کە تاکە حەزبە بتوانن خزمەتی قەزای بەردەڕش و ناحیە گوندەکانی کرد و بە خصوصان باسی گوندەکەی خۆی کرد کە بەبێ بەرامبەر بەبێ فەرق و جیاوازی بیری تەسکی حیزبایەتی دابینکردنی چەند پێداویستیەک و چەند هاوکاریەک و دابینکردنی مۆلیدەیەک بۆ خزمەتی عامی گوندەکە درکیان بەوەی کرد کە یەکێتی نیشتیمانیی کوردستان و کۆمیتەی ڕێخستنی بەردەڕەش دەتوانێتن خزمەتی چینی هەژاران بیتن و بەپێ ئەوەی ئەوان کە لەسەر قسەی خۆیان وتیان باش لێکولونەوەک و مناقەشە لەگەڵ خزم و کەسوکاریان بڕیاری ئەوەیاندا پەیوەندی بە ڕێزەکانی یەکێتی نیشتیمانیی کوردستان کەن، چونکە دار بوو بەپێ قسەی خۆیان چەندین ساڵە یەک خزمەتی گوندەکەیان نەکرابوو، یەک کەس دەستی هاوکاری دەستی سەردان هیچ شتێک بۆ ئەو گوندە نەکرابوو، تەنها یەکێتی نیشتیمانیی کوردستان بوو کە خزمەتی چینی لاوان و خوێندکاران و نەخۆش و هەموو چینەکان درا لەلایەن کۆمیتە بە باشیان زانی ئەمڕۆ کە پەیوەندی بە ڕێزەکانی یەکێتی نیشتیمانیی کوردستان بدەن و درێژە خەبات ئەو خەباتەی کە لەلایەنێکی دیاریکراوی پارتێکی سیاسی کوردستان کە خەباتیان هەبوو بەپێ قسەی خۆیان هیچ سودمەت نەبوون بۆ گوندەکان، ئەمڕۆ کە ئەو خەباتیان بگواستنەوە بۆ ڕێزەکانی یەکێتی نیشتیمانیی کوردستان و یەکێتی نیشتیمانیی کوردستانیش لەگەڵیان بەردەوام دەبیتن بۆ خزمەتکردن.